يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، هەموو کەس مافێکی سروشتی خۆیەتی کە حەزی بە قچاکەی خۆی بێ، حەزی بەوە بێ خۆی زۆر قازانج بکە. هەموو مرۆڤێک حەزی بەوە بێ کە سەرکەوتن بۆ خۆی بێ، حەزت بەوە بێ کە دایک و باوکت هەمیشە لە پلەی باڵادا بن، ناو و ناوبانگ و سەروەت و سامانیان لە پێش خەڵکانی ترەوە بێ. مافێکی سروشتی ناو دڵ و دەرونی خۆتە، حەز بکەی کوڕەکەی خۆت کچەکەت لە هەموو کەس زیرەکتر بێ، لەش ساغتر بێ، ناودارتر بێ، لە پێشتر بێ، پێشەنگتر بێ. ئەوانەی کە خزمتن، لە هۆز و تیرەکەی خۆتن، هاو زمانی خۆتن، هاو نەتەوەی خۆتن، هاو نیشتیمانیتن، ئەوانەی هاو بیر و باوەڕەکەی تۆ لەگەڵ ئایدۆلۆجیای ئەواندا یەک دەگرێتەوە، حەز بکەی ئەوانە لە پێش خەڵکیەوە بن، ئەوانە باشتر بن. ئەمانە مافی خۆتن، بەڵام لە کاتێکە کە دەکەوێتە تای تەرازووی دادگەری و عەدالەتەوە هەڵسەنگاندنێک دەکرێت بۆ باش و بۆ خراپ، بۆ باش و باشتر، بۆ باشتر و باشترین. داوا لە تۆی بەڕێز دەکرێت حکم بکەی لە نێوان خۆت و بەرامبەردا کامتان باش و باشترینن، کامتان باش و باشترن، کامتان باش و خراپن. تۆ بکرەی بە دادوەر لە بەینی کەسێکی بێگانە لەگەڵ دایک و باوکتدا، لەگەڵ ڕۆڵەکەی خۆتدا، لەگەڵ خزم و قەومەکەی خۆتدا، لەگەڵ هاوبیر و هاوپیشەکەی خۆتدا، بڵێ ئەم دوانە کامیان شیاوترن. لەوێدا موسڵمانی ڕاستەقینە دەردەکەوێت. خوای پەروەردگار پێمان دەڵێ موسڵمانی لە قورئان گەیشتوو. جا موسڵمانی لە قورئان گەیشتوو جیاوازی هەیە لەگەڵ موسڵمانی قورئان خوێندا. ئەمڕۆ سوپاس بۆ خوای پەروەردگار خەڵک خوێندەوارە، زۆر قورئان خوێنمان هەیە، یان گوێی لێ دەگرێ، یان جوان دەیخوێنێتەوە، یان بە قەڵەم قورئان دەیخوێنێ. قورئان تێگەیشتوو لەگەڵ قورئان خوێنە فەرقی لەوەدا هەیە، ئەوەی کە جوان لە قورئان گەیشتووە لەسەر یەک ئاەت دەوەستێ، ئەم ئاەتە دەکا بە بەرنامەی ژیانی. ئەوەی کە حەزی لە خوێندنەوەی قورئانە هەر ختم دەکا، خوا ئەجریەویش هەر دەنووسێ. هەر ئینسان لە خزمەت قورئانە دانیشێ، ئەو کاتە عیبادەتە، ئەوە لە پاداشتەکەی کەم ناکەینەوە، لە بەهای خزمەتی قورئان کەم ناکەینەوە. بەڵام زۆریش گرنگە لەگەڵ خوێندنی قورئانە هەر جارێ ئاەتێک بێنی بیکەی بە بەرنامەی ژیانت، بڕوا بکە ئەو کاتە ئیسفادە لە قورئان دەکەی، ئەو کاتە پێش قیامەت لە دنیادا دەحەسەیتەوە. ئەم جومعە لەگەڵ جەنابتاندا دەچینە خزمەت سوورەتی ئەنیسا، یەک ئاەتی وەردەگرین، ئاەتی ژمارە 135. پێمان دەڵێ ئەو کەسەی ئەم ئاەتە بەڕاستی جێبەجێکە لە قورئان تێگەیشتووە. بەڕاستی هەر کەسێک ئەم ئاەتە جێبەجێکە قورئان خوێنی بەحەق ئەوەیە. ئەو کەسە کە ئەم ئاەتە قورئانیە بە کردار جێبەجێکە و بتوانێت بەسەر خۆی ئازاڵ بێ و بیکا بە واقعی ژیانی، بە ڕەوشتی ژیانی، بڕواتان بێ ئەوە کەسێکی گەورەیە، ئەوە کەسێکی ڕۆشنبیرە. ڕۆشنبیر ئەو کەسە نییە دالێک دکتۆرێک لە بەردەمی ناوەکەی دابێ، بەڵام دەرونی زۆر بچکۆ لەو تەسک بێ، مێزەرێکی گەورەی مەلایەتی و ڕیشێکی درێژی هەبێ، بەڵام ئینساف لە ناو دڵتانە بێ. ئەم ئاەتە جێبەجێکی بەڕاستی ڕۆشنبیری، بەڕاستی زانای، بەڕاستی خواناسی. یەک ئاەتی قورئانە لە سوورەتی ئەنیسا، ئاەتی 135 بەبەیەکەوە لەم جومعەیەدا بەڕێزام بچینە خزمەتی. خوای پەروەردگار دەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا
كونوا قوامين بالقسط شهداء لله ولو على أنفسكم أو الوالدين والأقربين إن يكن غنيا أو فقيرا فالله أولى بهما فلا تتبعوا الهوى أن تعدلوا وإن تلوا أو تعرضوا فإن الله كان بما تعملون خبيرا. خوای گەورە بانگەواز بۆ یەک بەیەکی ئێمە دەکا یا ئەیها الذين آمنوا ئەو کەسانی ئیماندارن ئەو کەسانی ئیمانتان بەخوا بە پێغەمبەرانی خوا بە قیامەت بەوەی کە ئەم قورئانە وحی خوایە خوا دەفەرمێت لەگەڵ یەک بەیەکتانمە یەک بەیەکی ئیمانداران گوێ بگرن ئەمە پەیامی ئەڵڵایە سبحانه وتعالى كونوا قوامين بالقسط خوا دەفەرمێ هەوڵ بدەن زۆر دادپەروەر بن لە ژیانتاندا وردی ئەم قورئانە لەوەدا یەک وشە بگۆڕی بە وشەیەکی ترمان ناکەی تێک دەچێت ئێمە قائیممان هەیە واتە کەسێک ئیشێک دەکا جارێک دەیکا قەواممان هەیە کە سیغەی مبالەغەیە یعنی ڕەوشتی ژیانیەتی خوا دەفەرمێ هەوڵ بدەن لە ژیانتاندا بەبەردەوامی بیکەن بە ئەخلاق عەدالەت بجوڵێنەوە عەدالەت قسە بکەن عەدالەت بڕیار بدەن خەڵکی موسڵمان بالقسط جا خوا نافەرمێ بالعەدل قسط هەر بە معنای دادگەریە بە معنە دادپەروەریە بە معنە عەدالەتە بۆ عەدلی بەکار نەهێنا خوا قسطی بەکارهێنا قسط لە عەدلیش گەورەترە عەدل ئەوەیە تۆ یەک منداڵت هەیە یەک منداڵت هەیە لە ژیانە حەقی تەواوی منداڵەکەت دەدەی لە پەروەردە لە جلوبەرێک لە ڕێز و حرمەت لە دەست بەسەراهێنان ستەم لەو منداڵن ناکەی ئەوە عەدلە چونکە بەرامبەرێکی نییە بەڵام گەورەی قسط لەوەدایە دوو منداڵت هەیە ئەو دوو منداڵە وەکو یەک تەرازوت بۆ داناون تەنانەت لە ماچێکا فەزڵی یەکیان نادەی بەسەر یەکیانە تەنانەت لە تێبڕینی چاوی هەست و سۆزی باوکایەتی و دایکایەتیدا بە یەکیان جوانتر ناڕوانی بۆ یەکیان ئەوە قسطە خوا دەفەرمێ ئەوەت داوا لێکراوە چونکە قسط ئەوەیە کە ئینسان رددت الحق لأصحابها ورفعت الجور حەقەکەی دەدەیتێ ناهێڵی ستەمی لێ بکرێت ناهێڵی هەست بە مەغبوونی خۆی بکە مامۆستایەک یەک تەلەبەی هەبێ عەدلە لەگەڵ ئەگەر دەرسەکەی جوان پێ بڵێ بەڵام قستی مامۆستاکە و گەورەی عەدلەکەی لەوەدا دەردەکەوێ کە دوو قوتابی هەبن وەکو یەک زیرەک بن لەبەر خزمایەتی و لەبەر مەحەبەتی دایک و باوکی و لەبەر تەلەفۆنی فڵان کەس یەکیان فەزڵ نەدا بەسەر یەکیانە حەقەکەت چۆنە ئاوا بیدا بە خوێندکارەکە دەرەجەکە ئەوە قستە خوا دەفەرمێ نەک هەر عەدلتان هەبێ کاتێک کە کەسێک بە یەک قسەی تۆ حەقی خۆی وەردەگرێتەوە تۆ ئەو قسەی لە پێناوی خوادا بۆ بکە اینجا قەوام بە هەر جارێک وا مەبە بەڵکو بیکە بە پیشەی ژیانت با بە عەدل بناسرێ بڵێن فڵان کەس ئەشهەدو بیللا دادپەروەرە فڵان کەس قسە لەم قسەیەدا بکە لەم بابەتەدا من ڕازیم چونکە ستەم لە خەڵک ناکە با بەوە بناسرێ بێتە ڕەوشت و ئەخلاقت قەوامین نەک قائیمین ئیمامی ئیبن کەثیر لە تەفسیرەکەیدا دەفەرمێ بۆ خوا فەرمووی کونو یعنی ئێوەش خەڵکینە کەسێک کە ئاوا دادپەروەرە پشتیوانی لێ بکەن يعني كونوا متعاونين متساعدين متعاضدين متناصرين ئەو کەسەی کە دەزانن لەسەر حەقە و دادپەروەرە بە هەمووتان پشتیوانی لێ بکەن هەمووتان دوعای خێری بۆ بکەن دەستی کۆمەکی بۆ ڕاکێشن شوهداء لله خوا دەفەرمێ با ئەم کارەتان لەبەر خوا بێ لەبەر ئەوە نەبێ ناو ناوبانگ دەرکەی خەڵک پێت بڵێن بەڕاستی فڵان کەس سەرۆکێکی دادپەروەر بوو لە ژیانی دنیادا تۆ بۆ خوا کار بکە پاداشت لە خوا بوێ چونکە گەلێک هەبوو مەسئول هەبووە لە دنیادا لە مێژووی مرۆڤایەتیدا گەلێک عەدالەت لەگەڵ میلەتەکە جوڵاوەتەوە بەڵام موسڵمانیش نەبووە پاداشتی لای خوا نییە تۆ مادام بانگەوازەکە بۆ ئیماندارە بڵێ خوا ئەمن لەبەر خاتری تۆ بە دادگەری قسە دەکەم بە عەدالەت بڕیار دەدەم لەبەر چاوی کامێرە و تیڤیدا نەبێ بۆ حەملەی هەڵبژاردن خۆ نەکەی بە پیاوی چاک ئەخلاقت بێ ئەخلاق پاداشتەکەشت بۆ دەنگ نەبێ لەبەر خاتری ئەڵڵا بێ بۆ دەستکەوتی دنیایی نەبێ بۆ دەستکەوتنی بەهەشت بێ دڵنیا بە لەم دنیاشدا خوای گەورە بەرهەمی ئەو دادگەریەی خۆتت دەداتەوە ئەو دادپەروەری و عەدالەتە بە زایە ناچێ ئەمجا خوای پەروەردگار لە ئاەتەکەدا فەرمێ وەلەو عەلا ئەنفوسیکم ئەمە زۆر قورسە ئەمە پیا و مەردی وەکو جەنابتانی دەوێ ئەهلی ئیمان
کە بیکا بە کردار ئەو کاتەی کە ئەو حەق گوتنە بە زەرەری نەفسی خۆشت تەواو دەبێت. ئەگەر وەکو خۆی حەقەکە بڵێ خۆت زەرەر دەکەی، بەڵام دەڵی خوا لەبەر خاتری تۆ دان دەنێم بە حەق و ڕاستیەکەدا با بە زەرەری خۆشم بێ، با بەسەر نەفسی خۆشما بێ. مامەڵە لەگەڵ کەسێکا کردووە، تخوا جەنابتان یەک بیهێنە بەرچاوتان، بزانە ڕۆژێ بووە مووقیفێکی ئاوات هەبوو بێت دڵت بە قیامەتی خۆت خۆش بێ. مامەڵە لەگەڵ کەسێکا کردووە، معاملەیەکت هەیە، نووسراوێک لە بینتاندا نییە، شاهیدێک لە بینتاندا نییە، وەکو لە حەدیثەکەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کابرا قەرزی لە کابرا کرد، ئەوەندە متمانەیان بە یەکتر بوو، وتی شاهید، وتی کەفا بالله شەهیدە، خوا شاهید بێ لە بینی من و تۆدا بەسە، وتی کەفیل، وتی کەفا بالله کەفیلە، بەس ئەڵڵا کەفیل بێ لە بینی من و تۆدا دڵنیا بە ماڵن ناخۆم. تۆش ئەوەندە متمانەت ئەو پیاوە بە تۆ بوو، نووسرا و شاهید لە بینتاندا نەبوو. کاتێک کە هاتە سەر ئەوەی داوای مافی خۆی بکاتەوە، کەسێکی دەمردوو بوو، فەقیر حاڵ بوو، نەیدەزانی جوان قسە بکە، یوایە حەقیشی پێیە، دەمی قسەکردنی نییە، فەقیرە، نازانێت چۆن داوای مافی ڕەوای خۆی بکە. کەسێک بوو پشتی حیزبی نەبوو، پشتی حکومەتی نەبوو، پارەی ئەوەی نەبوو، عەقڵی ئەوەی نەبوو، پارێ زەرێکی ژیر و وریا بگرێ و دیفاع لە مافەکەی بکە، ئەمانەشی نەدەزانی. بەڵام تۆ دەتزانی حەقیەتی، بێ کەس و کار و خزمیش بوو بیان لەسەری بەجواب بن و تۆڵە لێ بکەنەوە، دڵنیا بووی لەوەش کەسی لەسەر نایکاتەوە، کەسی نییە. ماڵەکەی دەخۆیت و بە ئاسانی دەتوانی لە دەستی دەربێنی، بەڵام لەو کاتەدا بەخۆت دەڵێی نە، ئەی خوا، ئەی قیامەت، ئەی ویژدان، ئەی ئینسانیەت، نابراکەم وەڵای حەقی تۆیە. زەرەرێکی چاک لە نەفسی خۆت دەدەی، لە ماڵی خۆت دەدەی، حەقەکە دەدەیتە بەرامبەر. لەو کاتەدا تۆ بەر ئاەتەکە کەوتی، لەسەر نەفسی خۆت تاقیت کردەوە، والله مافی تۆیە و بەڕێزم مافی من نییە، بەخۆت چەند کێشە کۆتایی پێدێ ناگاتە مەحکەمە، بەس ئەمایەتە جێبەجێ بکە، خۆت دام بنێ بەوەدا کە حەقی تۆیە. ڕووداوێکی هاتوو چۆیە؟ جەناب سایقێکی ماهیری و کەسێک کە تازە فێری شۆفێری بووە، بەڵام خەتای تۆ بووە، تۆ ئەتوانی مروریش قەناعەت پێ بکەی، سەری لێ بشێوێنی، حەقی لێ بکەی بە ناحەق، ناحەقی لێ بکەی بە حەق، چونکە تۆ زۆر ماهیری لە شەقام و لە ڕووداوی هاتووشۆدا. ئەو داماوە هیچ نازانێت، گەنجێکە، خوشکێکە، برایە کە تازە هاتووە، بەڵام تۆ خەتات بۆ لەو ڕووداوەدا، دان بە جەرگی خۆتا دەنەی دەڵێ والله خەتای من بوو، خەتای فڵان کەسی بێتاوان نەبوو، خەتای من بوو کە چەندین ساڵە سایقم و ئیجازەی عمومیم هەیە، ئەو تازە هاتووەتە سەر شەقام، بەس لەم ڕووداوەدا خەتای من بوو، باجەکەی خۆم دەیدەم، پارەکە خۆم دەیدەم. ئەشت توانی مرورەکەش قەناعەت پێ بکەی و بەرامبەرەکە سایقەکەش بخەڵەت، یعنی بڵێ خەتای تۆ بوو، فەقیرە بڕوای دەکرد، چونکە ئەو شارەزایش سەر شەقام و یاساکانی لێخڕین نییە بە تەواوەتی، بەڵام خۆت ئەزانی دەڵێ من خەتام بوو، دانی پێدا دەنێی. دکتۆرێکە چەند جوانە کە دەبینی دەڵێ وەڵڵاهی فڵان کەسی نەخۆش، فڵان دکتۆر لە من شارەزاترە، بڕۆ بۆ لای ئەو، خەریکە لە کەسایەتی خۆی کەم دەکاتەوە، بەڵام پێی عیب نییە، دەڵێ قەینە تۆ لای ئەو سوودمەند دەبیت، خوا بڕۆ بۆ لای فڵان کەس، من لەم بابەتەدا وەکو ئەوم پێ ناکرێ. چەند جوانە کە دەبینی دوکاندارمان هەیە دەچی بۆ لای ئەڵێ شتێکم دەوێ، ئەڵێ وەڵڵاهی لای فڵان کەسی تر بیکڕە، هی ئەو ئەسڵترە، بەخوا من بە گران کڕیومە، ناچارم بە گران بیفرۆشم، بەس ئەو بە هەرزانتر کڕیوێتی، بەڵکو بە هەرزانتر بیدا بە تۆ. ئەو چەند سعات لەسەر ئەو دوکانە دانیشتووە بۆ چەند دینار و دۆلارێک، بەڵام ئامادەیە حەقەکە بڵێ، با بە زەرەری مادی خۆشی تەواو بێ، ئەڵێ قەیناکە بڕۆ لە فڵان کەسی بکڕە، ڕێنمایی خێرت دەکا لەبەر خوا، لیلله، ئەوانە پلەیان زۆر گەورەیە. لە دایرەیەکە ئیشێک هەیە، دەیانەوێت بیسپێرن بە کەسێک، جەنابەت حەزل لە پارە هەیە بەخوا، حەزل لە موچەی باش هەیە، حەزل لە مکافەئە هەیە و پێویستیشت پێیەتی، بەڵام کاتێک کە مدیرەکە بانگی تۆ دەکا، ئەڵێ ئەم کارە بکە، تۆ یەکسەر بیر دەکەیتەوە وەڵڵاهی فڵان کەس لە من شایانترە، خوێندەوارترە، شارەزاترە، ئیژی خەڵک باشتر بەو دەڕوە، ئەڵێ فڵان کەس تخوا فڵان کەس بێنە لەم کارەدا داینێ، سوپاست دەکەم با بۆ ئەو بێ، دام بە نەفسی خۆتا دەنەی کەسێک دەخەیتە شوێنەکەی خۆت، چونکە ئازانی ئەو ئیشەکەی باشتر پێ دەکرێت، بەخوا وڵات بە ئەمانە ئاوەدان دەبێتەوە. ئەبێ ئەمە لە مناڵیەوە ئینسان پەروەردە بێ لەسەری. چەند جوانە لە باخچەی ساوایانەوە لە قوتابخانەی بنەڕەتیەوە منداڵ فێری ئەوە بکرێ شاهیدیدان لەسەر خۆت با بە زەرەریشت بێ ببێ بەڕەوشت و ئەخلاق تێتدا. چەند جوانە مامۆستا
مناڵەکان وا پەروەردە بکە کاتێک کەسێک پەنجەرەیەکی شکان لە دەستی دەرچوو تەختەیەکی مەکتەبی شکان بۆردەکەی جوان ڕەشکردەوە و نووسی و خراپی کرد مناڵەکە ئەوەندە جەریء بێن نەیکا بەسەر هاوڕێکەیە مامۆستا لە هەمویان نەدا کەس نەزانێت کێ بوو وای پەروەردەکەی بە زەرەری خۆشی بێ بڵێ مامۆستا من بوو من ئەو کارم کرد لەناو هەمویاندا دەنگ هەڵبڕێ بڵێ من کردم بۆی لە دوا ڕۆژی شا بڕواتان بێتە ئەخلاق لێ لەناو کۆمەڵگادا هەم خۆی دەحەسێتەوە هەم خەڵکی ئەوی الوالیدەین ئینسان وەکو جەنابتان وەکو موسڵمانان بەگشتی هەمیشە لە خزمەتی دایک و باوکیدایە لە دوای نەفسی خۆت خوا دەفەرمێ دایک و باوکت بەڵام کاتێک کە دایک و باوکت کێشەیەکیان هەیە لەگەڵ کەسێکە شاهیدێک لای خۆتە بۆ دایک و باوکت نایدەی للوالدين نییە قورئان دەفەرمێ ئەوی الوالدين يعني على الوالدين شاهیدەکە دژی دایک و باوکت دەوەستێتەوە ئەو شاهیدە وەکو خۆی بدەی باوکو دایک لەو معاملەیە زەرت دەکا بەڵام تۆ دڵی لەبەر خوا شاهیدەکە بەڕاستی ئەدەم ئەچی دەستی دایک و باوکت ماز دەکەی دەڵێت دایکیان باوەجیان داوای لێبوردن لێ دەکەم وەڵڵاهی پێڵاوەکان لەسەر سەر و چاومە تۆ نزیکترین کەسی منی بەڵام ئەی خوا ئەی قیامەت بۆ دنیاشمان وا باشترە بەخوا من ناتوانم درۆ بۆ تۆ بکەم شاهیدەکە وەکو خۆی ئەدەم باوکە تۆ زەرت دەکەی لەو معاملەیە من شاهیدەکە بۆ فڵان کەس دەدەم بە حەق و ڕاستی گەیشتوویتە ئەو ئاستە ئەگە باوکت لە مەحکەمەدا بەرامبەر بە بێگانەیەک وەستا تۆ حەقێکت دەزانی وەک خۆی بێڵێ با بە زەرەری باوک و دایکیشت بێ دوو کەس هەڵدەبژێدرێن بۆ پۆستێک ئەزانی ئەوە باوکتە و ئەوەش بێگانەیەکە بەڵام بەخۆ فڵان کەسی بێگانە باشتر خزمەت دەکا دەنگ بەو کەسە دەی بە باوکتی نادەی چونکە ئەزانی ئەو کارە بەو دەکرێ بەڵام بە باوکی بەڕێزی تۆ ناکرێ باوکی تۆش ئیشێکی تری پێ دەکرێ بە ئەدەبەوە دەستی ماز دەکەی پێشی دەڵێ کە حرمەتی تۆ هەر پارێزراوە لە لای من بەڵام حەق و دادپێروەری لە پێش هەموو شتێکەوەیە والئەقرەبین ئەوانەی نزیکتن لە جەرگەکەی خۆتەوە لە مناڵی خۆتەوە دەکرێ ئینسان بگاتە ئاستێک کاتێک کە هەڵبژاردن دەکرێت لە بینی کوڕەکەی خۆت کوڕەکەی خەڵک کچەکەی تۆ و کچەکەی خەڵک بڵێ بەخوا کوڕی فڵان کەس بۆ ئەو کارە شیاوترە ئەو زیرەکترە ئەو بلیمەترە ئەو بەتواناترە ئەگەیتە ئەو واستەی کە ئینسان جەرگی خۆی لە هەموو کەس مافتە پێشخۆش بێ بەڵام مادام حەق لەسەر و هەمووانەوەیە بە عەدالەت بڵێ منداڵی فڵان کەس شیاوترە لە منداڵەکەی من قازی شوڕەیح ڕەحمەتی خوای لێبێ کاتی خۆی کوڕەکەی دەچێتە خزمەتی باوکی عادلترین دادوەرەکانە لە مێژووی مرۆڤایەتیدا ئەگە وتت عەدالەت ئەڵێن قازی شوڕەیح کوڕەکەی لێ پرسێ باوکی کێشەیەکم لەگەڵ کەسێکا بۆ دروست بووە معاملەیە کەوتۆتە نێوانمانەوە با بۆت باسکەم ئەگە دەزانی حەقمە با بێم بۆ مەحکەمە داوای بکەم ئەگە دەزانی ناحەقمە با نێمە مەحکەمە و خۆم نیشانی دادوەر نەدەم و نێمە حزوری جەنابتان من مافەکەی خۆی دەدەمەوە و ڕازی دەکەم بۆی باز دەکا قازی شوڕەیح بە کوڕەکەی دەڵێ حەق بە تۆیە بیهێنە بۆ مەحکەمە بەڵام ڕۆژی دادگایی کردن کە دەچنە مەحکەمە قازی شوڕەیح لە دژی کوڕەکەی خۆی بڕیار دەدا ماف بە بەرامبەرە کوڕەکەی بە نازێکی باوکانەوە گلەی لێ دەکا باوکەی گیان بوا لێ کردم ئەی من لە ماڵەوە عەرزم نەکردی ئەگەر حەقم نییە کوڕە حەقەکەی خۆی دەدەمێ با نێمە دادگا فەمی کوڕم ترسام حەق و عەدالەت جێگەی خۆی نەگرێ و تەرازۆکە لار بێ تۆ کوڕمی جەرگمی بۆ تۆم لە هەموو کەس زیاتر دێشێ بەس من حاکمم لەسەر مێزی دادگا تۆ هیچ کەسێک جیاوازی نابێ لای من هەبێ ئەگەر بم کوتایە حەقەکە بە تۆیە حەقەکە بە تۆ نیە و بە بەرامبەرە ئەچووی ڕازیت دەکرد لەوە ئەچی حەقی خۆیت کەمتر بدایە ئەو کاتە من گوناحباری لای خوا دەبووم ئەو کاتە تۆ دەزانی لە مەحکەمە نایبیتەوە لەوە ئەچێ بە شتێک ڕازیت کردایە و حەقی تەواوی خۆن نەدایە وەکو ئەوەی کە من داومەتێ ئەو کاتە من دەبوومە سەبەبی ئەو ناعەدالەتی کە ئامۆژگارێکی تۆم کرد خۆزگە هەموو حاکمێک ئاوا لە دادوەریدا بیڕوانیایە تەنان خزمێک کەسێک ئەولادی خۆی پرسی پێ دەکا ئەگە زانی فرت و فێڵێک دروست دەبێ بڵێ بیهێنە دادگا بەڵام لە دادگادا کوڕەکەی خۆم پشتی لە عەرز دەدرێ حەق زاڵ دەبێ با بێگانەیەکی نەناسیاویش بێ کێشەیەک لەناو بنەماڵەکەتدا ڕوو دەدا کچێکت بە شووداوە لەگەڵ مێردەکەیان ناکۆکن دێنەوە لە باوکەی گیان کچەکە هاوار دەکا لەگەڵ مێردەکەمان ناحێمە وستەم لێ دەکا ڕاستە تۆ جەرگی خۆتە کچی خۆتە بەخوا حەز دەکەی بەختەوەرترین ژیانی دنیای هەبێ واللهی باوکی وەکو بەڕێستان ئەهلی ئیمان و تێگەیشت و دیندار باوەڕتان بێ حەز دەکا کچەکەی لە ماڵی مێردەکەی بەختەوەرتر بێت لە کوڕەکەی ئەوەندە حەزی بە بەختەوەری کچەکەیەتی ئەوەندە حەز دەکا لەگەڵ مێردەکەی تەباوڕە بابێ کچەکەت کە هاتەوە ماڵەوە گلەی لە مێردەکەی هەبوو
باوکی بەعەدالەت و بە ئینساف بەر ئەم ئایەتە قورئانیە دەکەوێ ئەوی الأقربین با جەرگی خۆت و نزیکی خۆشت بێ ئەڵێ کچەکەم با گوێ لە ئەویش بگرم با بانگی کەین هەردووکتان بەرەو ڕوودا دەنێن ئەڵێم کچم تۆ کچمی و جەرگمی بەڵام ڕۆڵە زاواکەم تۆش کوڕمی تۆش دەستنوێژت لە خێزانم ناشتێت تۆ بێگانەنی بەم ماڵە دەی قسەم بۆ بکەن با بەدات پەروەری گوێتان لێ بگرم چەند جوانە باوک ئاوا بێ نەک تەلەفۆن بکە نەی بە شوێنیدا تازە بەخۆت چاوت پێی ناکەوێتەوە ئێستا فەقیرە نازانێت قسحاق بە کامیانە یەکسە پشتیوانی کچەکەی خۆی دەکا چەند جوانە کێشە لە نێوان بووک و کوڕەکەتدا هەبێ ئەم قورئانە بکەی بە حەکەم بڵێ قورئان پێم دەڵێ ئەگەر بە زەرەری کوڕەکەشت بێ مادام بووکەکە لەسەر حەقە پشتی کوڕەکەت مەگرە مادام کوڕەکە دەڵێ بووکەکە خراپە یەکسەر دایک و باوک بەخوا بە کەڵک نایە کوڕم تەلاقی لەوازی لێ بێنە بڵێ با گوێ لە بووکەکەش بگرین چێ ئەڵەس کوڕەکەم تۆ کەم ئەزموونی لە ژیانە چێ ئەڵە هەڵەت نەکردو هەستت بەخۆن نەکردووە من ناڵم کوڕەکەت تف لێ بکە من ناڵم دەریکە ڕوشکێنی کوڕەکەت بکە پێی بڵێ تۆ جەرگمی تۆ کوڕمی چۆن پشتت بەردەدەم بەڵام ئەوەش کچمە ئەوە لەو سەعاتەی کەمارە کراوە لە تۆ کوڕی خۆم ئەو بووکە کچمە تۆ کوڕمی و ئەویش کچمە وەرن با بە تەرازویەکی دادپەروەرانە حکم لە نێوانتاندا بدەم بابتان هێنمەوە سەر ڕێگا ڕاستەکە دڵۆ پێک ئاگرە پریشکێکە با بەنزینی پێدا نەکەین با بە ئاوی ڕەحمەت بیکوژێنینەوە چەند جوانە ئاوا ڕەفتار بکەی دەبینی کوڕەکەت و بووکەکەتدا ئەمە بۆ دایکان کاتێک یەکسە پشتیوانی کوڕەکەی دەکا و پشتی بووکەکەی لە زەوی دەدا دەکاتێکشا دەبینی تەسبیحاتیش دەکا ئەگەر دەتەوێت لە خزمەت قورئانابی وەرە ئەم تەراز و عەدالەتە بەکاربێنە لە کێشە خێزانیەکاندا إن يكن غنيا أو فقيرا فالله أولى بهما ئەگەر ئەو کابرایە کێشەشەی هەیە شاهیدیت هەیە بۆی دەوڵەمەند بوو لەبەر خاتری دەوڵەمەندێکی شاهیدی بۆ مەدە نەوە بڵێ ڕۆژەیشم پێی دەبێت کاکە دەوڵەمەندە بەخوا پشتی ئەو دەگرم لە هەڵسەنگاندنمدا دەڵام تۆ لەسەر حەقی لەبەر دەوڵەمەندێکت یان دەفەرمەگە یەکیان فەقیر بوو مەڵە کاکە لەبەر فەقیریەکەی باش شتێکی پێ ببڕێ بەڵکو ئەم فەقیرەش ئیسفادەیەک بکە وەڵا شایدی ناحەقی بۆ دەدەم وەڵای دڵم فڵان کەس باشترە لە فڵان کەس با ئەم فەقیرەش پۆستێکی دەستکەوێ با ئەم فەقیرەش معاشێکی دەستکەوێ خوا دەفەرمێن نە لەبەر دەوڵەمەندی دەوڵەمەند ناحەق بکە بە حەق نە لە ڕقی دەوڵەمەندیەکەی بڵێ کوڕە زۆری هەیە ئەو فەقیرەوە تا کەوتۆتە کێشە لەگەڵیەوە کابرا بە ملیۆن دۆلار هەیەتی و کابرای کەش بە ملیۆن دینار هەیەتی والله لەبەر خاتی فەقیرەکە پشتی دەوڵەمەندەکە لە عەرز دەدەم خوا دەفەرمێ وامەکە مەڵە دەوڵەمەندەکە هەموو سەرۆت و سامانەکەی حرامە کوڕە کاکە خۆ هەمووی بە پارەی دزی پەیدا کردووە ئەوە لێگەڕێ بۆ خوا تۆ لەو شوێنەدا کە حەقی دەوڵەمەندەکە بوو لەم مەوقیفەدا دەبێ حەقی دەوڵەمەندەکە بدەیت ئەو هەژارەش با هەژار بێ نابێ بڵێ بەڵکو شتێکی دەستکەوێ بەهۆی قسەیەکی خێری منەوە مادام حەقی نێ قسە خێرەکە بۆ هەژارە مەکە فالله ئەولا بهما خوا لێیان نزیکترە خوا بۆ خۆی دەزانێت چۆن تۆڵە لە دەوڵەمەندی ستەمکار چۆن حەق بۆ هەژاری داماو دەکاتەوە ئەوە بیسپێرە بەخوا تۆ لەبەر خاتری خەڵک خوا لە خۆت مەڕەنجێنە دوایی هەر سپاسیشن ناکەن ئەوە لەبیر دەچێتەوە بەڵام تۆ لای خوا گوناهبار دەبی یعنی ئەم تەرازوی عەدالەتی خوای پەروەردگارە لەسەر زەویدا نابێت لەبەر خاتری هیچ کەسێک لەکەدار بکرێ نە لەبەر خۆت نە لەبەر داک و بابت نە لەبەر منداڵ و خزم و کەس و کار و هاوبیرەکانت نە لەبەر دەوڵەمەندی فڵان کەس نە لەبەر فەقیری فڵان کەس لێگەڕێ ئەم تەرازۆ باڕێک بێ فإن تلوا أو تعرضوا شاهديك اللاب وحقك الدزاني لارد کردەوە زمانت گۆڕی وەک خۆی نەتگوت ئەو تعریض یان پشتت تێ کرد و گوتت بەخوا من حەقم نییە خۆم لەو کێشەیە نادەم فإن الله كان بما تعملون خبيرا ئەوە خوا شارەزایە بەوەی ئێوە دەیکەن واتەوە هەڕەشەی خوایە خوا ڕۆژە تۆڵە لێ دەکاتەوە زمان بگۆڕی لە شاهیدیدا بتکڕن بە پارە یاخود شاهیدەکە هەر نەدەی حەقی کەسێک بەهۆی ئەو شاهیدی تۆ فەوتێ خوای گەورە شارەزایە بەوەی کەوا تۆ کردوتە و ئەچیتەوە دیوانی خوای پەروەردگار ئەچینە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە ئاەتەکەی قورئان بوو باش شەرحی بکەین بە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مسند ئیمامی ئەحمەدا بە ژمارە فەرمودەی 27066 فەرمودەکە هاتووە مسند ئیمامی ئەحمەد ژمارەی فەرمودە 27066 پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژ دەچێت بۆ بازاڕ کابرایەک بەچکە حوشترێکی لایە مامەڵە و بازاڕە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیش دەکا کەسابەت دەکا وەکو خەڵکی ئاسایی دەکڕێ دەفرۆشێ کاکە ئەم بەچکە حوشترە دەفرۆشی بەڵێ لە کوێوە هاتووە لە بیابانێکی دوورەوە هاتووە لە لادەیەکی دوورەوە تەقریبەن لەوانەیە یەکەم جاری بە شاری بینی بێ و مەدینە بینی بێ مسڵمانیشە ئیمانداریشە
دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵای پێغەمبەری خوا ئەگەر تۆ لێم دەکڕی وڵا بە تۆ یەفرۆشم پێغەمبەر دەفەرمێ بە چەند وەڵا بە بارێک خورمای عەجوەی مەدینە کە جوانترین خورمایە و گرانبەهاترینە باری وڵاخێک بۆ نمونە 4 تەنەکە خورما دەکا ئەوەندە خورمایان بدەیە من ئەم بەچکە حوشترت دەدەمێ ئەو کاتە زیاتر مامەڵە وەکو لە کوردەواری خۆمانە کابرا ترێی دەبێت بەگەنم دەیگۆڕێەوە لە شوێنێکی تردا ئەویش پێویستی بە خورما هەبووە ئاژەڵدار بووە خورماکانی ماڵ و منداڵی ساڵێکی پێی ژیاوە پێخۆری خۆراکەکانی بووە ڕێک دەکەون و بەڵە قوبوڵمە دێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەچکە حوشتری لێ وەردەگرێت و دەیبەنە ژوورەوە دەچێتە ژوورەوە خورماکەی بۆ بێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماڵی خۆیان ڕادەبینێت کە ئەو 4 تەنەکە بۆ نمونە خورمایان هەیە ئەو باری حوشترە خورمایە لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیە بەڕێزان بۆیە چۆن مامەڵەی کردووە دێتەوە خاتو عایشە دەفەرمێ والله ئەم جامع حەدیثەکە خاتو عایشە دەیژێڕێتەوە والله پێغەمبەری خوا خۆ خورمان نەماوە کورە چۆن والله خورماکە هەندێکمان لێ خوارد و هەندێکم کرد بە هەدیە بۆ ماڵی فڵان کەس و فڵان کەس و زایم کرد و والله هەندێکی فەقیر و هەژاریش زۆر بوو بەشی فەقیر و هەژارەکەشم لێدا بەخوا دوو مستی لێ نەماوەتەوە نیو تەنەکەی لێ نەماوەتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خاتو عایشە تووڕە نابێ چونکە ژنی خۆی دەناسێ ژنێکی عاقڵ ژنێکی ژیر مێردپەروەر ماڵدۆست کەسێکی هەب لە خەرج نییە شێت و شور نییە هەرچی هەیبێ فێڕێدا خێزانی خۆی دەناسێ کە چەند ژنێکی عاقڵ و ژیرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیزنی داوە اختیاری داوە تێ لە ماڵدا جا بەڕێزان زۆر گرنگە پیا ئەو حەقیقەتە بزانێ ژن خۆشحاڵ نییە بە پیاوێک کە بەخیل بێ کوردەواری خۆمان دەڵێن ژن ڕقی لە پیاوێکە گونتک ژمێری هەویر بێ بزانێ وڵات چەندێکە خورمام هێناوە چەندی لێ ڕۆیشتووە هیوایە 100,000 دا بە ژنەکەی دەبێ وەکو حکومەت بۆی حیساب کات چەندی لە فڵان شوێناو فەقیری وەڵا لەبیری چۆتەوە 250 لە کوێدا ڕۆیشتووە ژن بەو پیاوە خۆشحاڵ نییە کە متمانەی پێ نییە و ئەوە ورد حیسابی لەگەڵا دەکا مادام ژنەکەت ماڵدۆستە مێردۆستە خۆشەویست و بەڕێز و ئەمیندارە ئەو هەموو لێبێچینەوەی لەگەڵ مەکە پێغەمبەری خوا فەرمووی تەواو نەماوە زۆر ئاساییە ژن کەسێکی خۆش ناوێت بەخیل بێ بە عاتیفە و سۆز یعنی چاوەڕێ خۆی نەخۆش دەخا بەڵکو تۆ جارێک بڵێ گیانەکەم چۆنی پیاوی وایە بەخیلە بە هەموو کەس بە قوربان دەبێ بەڵێ بە ژنەکەی خۆی ناڵێ بەخیلە بەو خۆشەویستیەکە بۆی دەرببڕێ ژن پیاوێکی خۆش ناوێ بەڕێزان کە بەخیل بێ بە گرنگی پێدان تۆ لە دایرەی لە بەیانیەوە حتاس جاری وایە ئێوارە ناڕۆیتەوە من ناڵم هەموو ڕۆژێکیش ئەمە بێ بەڵام ڕۆژی 100 تەلەفۆنت بۆ دەکرێت 100 نامە بۆ ئەموو ئەو هەواڵپرسی خزم و دۆست و برادەر دەنێری چەند جوانە ژنەکەش لە ماڵەوە چاوەڕێیە بە تایبەتی ئافرەتی ماڵەوە بێ یەکجار هەواڵپرسی بکەی گیانەکەم چۆنی شکر سەلامەتی ئاگال لە خۆت بێ ئەزانی چەند دڵی پێ خۆش دەبێت چاوەڕێ و گرنگی پێدانەیە لە پارە زیاتر چاوەڕێیەتی بە خوشکانیش دەڵێن بە دادپەروەری قسە بکەم پیاویش بە هەمان شێوەیە بەخوا پیاوی ژنێکی خۆش ناوێت ناتوانێت مرتاح بێ لەگەڵیدا کە بەخیل بێ بە ماڵ پیاوەکە کە چۆ دەرەوڵاوە 10,000 پێ بێ دوای ئاگاتی و بزانم چی لێ کردووە ئەوە پیاوی ماڵە خۆ قومارچی نییە و عەرەخۆر نییە و هەب لە خەرج نییە و شێت نییە و سەفیه نییە بە بێگومان لە پیاوەتی و لە چاک و خێرێکا سەرفی کردەوە بە ژیانی خۆی ناکرێت لە مڕاقەبەیەکی مالی بخاتە سەرەوە پیاوە ئەو پیاوە فەقیرە چەند ئەو ژنەی خۆش بێ لەبەر چاوی سووک دەبێت پیا و ژنێکی خۆش ناوێت بەخیل بێ بە سۆز و عاتیفە ژنی وایە لە دڵەوە مێردەکەی خۆش دەوێت بەسیان بەخیلە جارێک بڵێ بە قوربانت بم جارێک بڵێ خۆشەویستە کەم بەخێر بیتەوە ئەم قسەیە لەم دەمە دەرناچێت ئەو ژیانە ناڵە خۆش بێ پیا و خۆشحاڵ نییە بە ژنێک کە گرنگی پێ نادا حەزەکە کە چۆ دەرەوە دووجار دەست بە جلەکانیا بێنە بڵێ ئاگال لە خۆت بێ خوا بتپارێزێ یاخوا بەخێر بیتەوە ئەو گرنگی پێدانە بۆ پیا و لە هەموو دنیا گەورەترە ئەبێ ژن و پیا و ئاگایان لەوە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم متمانەی بە ژنەکانی خۆی هەیە خورمان نەماوە بە قوربانتان بێ بەخشیوتە بە هەر کەسێک جێی خۆی گرتووە لای خوا داوتە بە هەدیە دیارە فڵان کەس مستحق بۆ چاکەی لەسەرمان بۆ هەدیەی بۆ هێناین تۆش داوتەتەوە تەواو دێتەوە بە کابرا دەڵێ برای بەڕێزم واللهی ببوورە خورماکە نەماوە وەکو کابرایەک بێ سارەکەی لێ بکڕی دوایی کە هاتە بە دەرگا بچی پارەکەی بۆ بێنی بیتە دەرەوە لە بە دەرگا پێی بڵێ وەڵای پارەکەم نییە ناخۆشە مەوقیفەکە بەڵام بۆ پێغەمبەری خوا نابێت چونکەوە ئەمینی وحی خوایە ستەم لە کەس ناکە خەڵکێکیش زۆریش لەو دەوروبەرەو لە ماڵی پێغەمبەران صلی الله علیه وسلم لەگەڵ پێغەمبەرە هاتوونەوە دایمە لە خزمەتیان گەورەی سەحابانی لێیە ئەبوو بەکر و عومەری لێیە عوسمان و تەلحەی لێیە ئیمامی عەلی لێیە ئەوانەی کە ڕوحیان بە قوربانی پێغەمبەر دەکەن صلی الله علیه وسلم کابرا لە دەشتەوە هاتووە لە لادێوە هاتووە بمبورن وشەکە سوکاتی نەبێ بە خەڵکی لادێ هەمومان کوڕی لادەین
هێندەی ڕۆنی کوردی و پەنیری کوردی خواردو و قوڕگی گەورەیە دەنگی زۆر زلە ئێستا لە سەردەمی خۆشمان ناوایە منداڵێک بە نەستەلەی شاریش لە شاری پەروەردەکرابێت لەگەڵ منداڵێکی لادێدا زۆری فەرق ئەم بە حاڵ دەنگی دەجوێت لێ نییە ئەویژگە هاوار دەکا ئەوەنەی بەدوی حشتر و وڵات هاوار کردو دەنگی زۆر گەورەیە بەو دەنگە زلە لادی و دەشتە کێشەی خۆی هاواری کرد وا غەدرا کوڕە خەڵکی نەفریان کەون ئەی بڕەنجەڕۆ خۆم ماڵیان خواردم ئەی مافخورا و خۆم جەبیێنە بەر چاوت کابرای شتێکی لێ کڕی بێ لەبەر دەرگا هاوارکە تۆش پیاوێکی خەڵک ئەمانەت لادا بنێ خەڵک هەموو سەرۆت و سامانی خۆی بخاتە بەردەستە سیقەی دنیای پێت بێ کابرایەکیش هاوار کاوا غەدرا ئەی غەدرم لێکرا کوڕە ماڵم خورا کوڕە فریام کەون ماڵەکەیان بردم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هێواش بە هێواش دەبتە سەبر بگرە من دەڵم خورماکە نەماوە سەحابە دەست دەخەنە سەر بینم وش قسە مەکە کوڕە ماڵ وێران چۆن پێغەمبەری خوا غەدر لە خەڵک دەکا پێغەمبەری خوا دەفەرمێ ئارام بگرە کابرا دیسان بەو دەنگە گەورەی هاوار دەکاتەوە وا غەدرا ئەی مافخورا و خۆم ئەی چیان لێ کردم 2 ساڵە حشتر بەخێو دەکەم بە بەلاش لە دەستیان دەرێنام پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کوڕە یەک تۆز هێواش بە برا سەبر بگرە با بۆ دڕونکەمەوە ئەڵێم خورماکە لە ماڵەوە نییە ئێستا بوونی نییە پارەکە نەماوە چی بکەم بەڵام ئێستا حەلی دەکەین دیسان 3 جار هاوار دەکاتەوە ئەهلی بە ویژدان هەبێ و فریام کەوێ پارەکەیان خواردم ماڵەکەیان خواردم وا غەدرا ئەی مافخورا و خۆم توخوا بیهێنە بەر چاوت جەنابەت بکەوێ مووقیفێکی ئاواوە پیاوێکی بەڕێزبی لە ژیان تا دینارێکی کەسم نەخوارد بێ منێتت ئەوە نەبێ وڵاخەکە بۆ نمونە بڵین سارەیەکە هێناوتەوە لەبەر دەرگادا کابرا هاوار بکە لەبەر چاوی دۆست و خۆشەویست و ئەمیندارانتدا بڵێ ماڵیان خواردم بڵێ حیات بەرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هێشتا ئارام بە حەلی تووڕە نابێ بە سەحابە دەفەرمێ بوەستن کابرا خەریکە دەست بووە دەماچەکەی بەرێ بۆ شمشێرەکەی بەرێ هەی بێئەدەب بۆ بەسەر پێغەمبەری خوادا هاوار دەکەی پێغەمبەر دەفەرمێ دعوه فإن لصاحب الحق مقالا وازی لێ بێنن با قسەی خۆی بکە ئەوە خاوەن حەق کاکەوە ماڵی فرۆشتووە چاوەڕێی پارەیە چاوەڕێی بەرامبەرە بیدەینێ ئەوە خاوەنی حەقە دەبێ قسە بکە دەبێت دەنگ هەڵبڕێ دەلێی گەڕێن وازی لێ بێنن بە سەحابەیەک دەفەرمێ کاکە دەڵێ بەڵێ ئەی پێغەمبەری خوا دەفەرمێ بڕۆ بۆ ماڵی ژنێک خوەیلەی کچی حەکیم ئافرەتێکی بازرگانی مەدینەیە ئافرەتە و بازرگانە پێغەمبەر ناڵێ بۆ ماڵی ئیمامی عوسمان بچن خۆیانش هەموو دەوڵەمەند بوون بۆ ماڵی سەعدی کوڕی ڕەبیع بچن کە دەوڵەمەند بوون بڕۆن بۆ لای ئەو ئافرەتە بازرگانە کە خوەیلەی کچی حەکیمە پێی بڵێن ئایا باری حشترێک خورمای عەجۆی جوانی هەیە 4-5 تەنەکە خورمایەکی هەیە کابرا زوو دەڕوا و دێتەوە بەڵێ ئەی پێغەمبەری خوا دەفەرمێ هەموو ماڵەکەم لە خزمەتی پێغەمبەری خوادایە بابێ و باریکەن کابرا پێغەمبەری خوا بە کابرای خاوەن حشتر دڵە کاکەی گیان تۆ ناتەوێت باری حشترێک خورمای عەجۆ بەدڵی خۆت وەرگری بەڵێ وەڵڵا دەفەرمێ لەگەڵ ئەم پیاوە بڕۆ لەو ماڵە وەریگرە و وەرە و بزان حەقەکەت وەرگرت ئەچێ و بارەکەی بۆ دادەگرن و دیارە ئەسپێک شتێکی پێ بووە کە پێی هاتۆ بە سواری حشتەکەشی لەگەڵ خوا ڕاکێشاوە بارەکەی تەواو بۆ دادەگرن بە دڵی خۆی دێتەوە ئەمجا پێ دەکەنێ ئەی پێغەمبەری خوا خۆ ماڵت ئاوا بێ وەڵا بە ساقە و حەقی خۆم وەرگرت بەڕووی خۆشەوە خۆ حافیزی دەکا و تەواوەتی ئیسراحەت دەکا بەڕێزان سەیری ئەم دەرسانەکەن کە لە خزمەت پێغەمبەرە فێری دەبین ئەمە ئەو پەڕی قیمەی عەدالەتە پێغەمبەری خوا بە سەحابەکانی فەرمووە بە زمانی حاڵ مرۆڤ کە ستەمی لێ کرا ئاگای لە خۆی نامێنێ ئەو پیاوە 2 ساڵە حشترێک بەخێو دەکا ئەنجا شاروبەری نەدیوە ئەنجا ڕەم بێ دەزانێ من پێغەمبەری خوام بەڵام لە نزیکەوەکو ئێوە نامناسێ فەقیرەوەی زانی و ماڵەکەی خوراوە ئینسان کە خۆی بە مەزلوم زانی دەنگ بەرز دەکاتەوە چاوی سوور دەبێتەوە هاوار دەکا قسەی نابەجێ دەکا ئاگای لە خۆی نامێنێ لێ مەگرە ئەوە خۆی بە مەزلوم دەزانێ حاکمە بەڕێزەکان جاری وایە ژنێک دێت لە مەحکەمەدا خۆی بە مەزلوم دەزانێ یەک بە خۆی بەو مەحکەمەیە هاوار دەکا ئەبێ ئارامی بکەیتەوە تۆ خۆت وا ئەزانی مەزلومی بەڵام چاو لێ خۆ پێغەمبەر ستەمی لەو پیاوە نەکرد بوو بەڕێزان میلەتی مسلمان ئەگەر گوێتان لێ بوو کابرایەک هاواری کرد کوڕە فڵان کەس هەموو حەق و ماڵی خواردم یەکسە بڕوامەکە ها کابرا هاواری کرد بەڵام خۆ پێغەمبەر ماڵی نەخوارد بوو سەبری نەدەگرت نەیدەویست تێبگا ئارامی نەدەگرت هەتا بۆی ڕوون دەکرێتەوە پیاوی وایە لە دەست ژنەکەی هاوار دەکا نیشانەوەی خۆی بە مەزلوم دەزانێ هەر کەسێ خۆی بەستەم لێ کرا و زانی ئاگای لە خۆی نامێنێ مشکی قەپات دەبێت چاوی نابینێ قسەی نابەجێ دەکا لێی مەگرە عەفویکە ئەو پیاوە خۆی بە مەزلوم دەزانی ئەمجا ژیری و عەقڵی هەموو مرۆڤێک بەڕێزان وەکو یەک نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێری ئەو دەرسە گەورەی کردین
ئەگەر دەتەوێت عەدالەت بی و بەر ئایەتە قورئانیەکەکەوی تەرازویەکت پێ بێ ئەو کەسەی کە قسە دەکا عەقڵی ئەو کەسە و ژیری ئەو کەسە و خوێندەواری ئەو کەسە و دنیابینی ئەو کەسە بخە تەرازویەکەوە قسەکەشی بکە تەرازویەکەوە ئەی ئەم قسەیە هەر لەو پیاوە دەوەشێتەوە ئەگەر ئەو قسەی ئەو پیاوە کردی وتی پێغەمبەری خوا غەدری لێ کردوم مهاجرێک بیکرا پێی کافر دەبوو ئەنساریەک بیکردا پێی کافر دەبوو هەر چاوەڕێی ئەوەشیان لێ نەدەکرا ئەوان هەموو ماڵ و سەرۆت و سامان و ڕوحی خۆیان بە قوربانی خوا و پێغەمبەری خوا دەکرد صلی الله علیه وسلم بەڵام ئەو کابرا فەقیرە لە دوورەوە هاتووە یەکەم جارە شار و بەرەو مامەڵە ببینێ ئەم ئینسانە هەر چاوەڕێی ئەم دەنگەزلە و ئەو قسەی لێ دەکرێت تخوا بە هەمومان فێری ئەوە بین یەکێک قسەی لەگەڵ کردی قسەکەی لەگەڵ خۆیان بکە تەرازووەوە بزانە ئەم قسەی هەرڕێک لەگەڵەوە ناوەشێتەوە پێغەمبەری خوا بە ڕوحێکی زۆر ئاسوودەوە وەریگرت ئەم پیاوە هەر عەقڵ و ژیریەکەی ئەوەندەیە ئەوەندەشی لێ چاوەڕێ دەکرێت مادام خاوەن حەقیشە دەعوه لێی گەڕێن کاکە لێی مەدەن دەمی مەبەستن سجنی مەکەن ملی مەپەڕێنن دارکاری مەکەن لێی گەڕێن خاوەن حەق ئەبێ قسە بکە ئەگەر خاوەن حەق دەمت گرت ئیتر شۆڕشی چەکداری ڕوودەدا لە دوایدا لێگەڕێ با قسەی ناخی بکە باوەکو منجەڵی بوخار حکومت پێدا نەدەقێتەوە لێگەڕێ با حەقەکانی لە ناو دڵیایەتی بە زمانێکی ئاسان و جواندەری ببڕێ حتا ئەگە زبریش بێ ئەگە زبریش بێ هەر قبوڵی کە کۆتا دەرس لەم فەرمودەیە ئەوەیە ئەلیسات فی طەلب الحەق لا تلغیه کەسێک بە زمانێکی ناشرین داوای حەقی خۆی لە تۆ کردەوە نابێ بڵێ تازە حەقەکە نادەمەوە ئەو نەسیحەتی ناوێ ئەو ماڵی خۆی دەوێتەوە وەکو لە بوخاریدا بە ژمارە فەرمودەی 2306 هاتووە کە جارێکە پێغەمبەر تووشی مەوقفێشکەی ئاوا بۆتەوە صلی الله عليه وسلم کابرا حەقی لەسەر پێغەمبەر بوو قەرزی لای بوو هات زۆر بە زبری داوای قەرزەکەی کردەوە وتی بەس کە حوشترێکم داوەتی و ئێستا دەمەوێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابە خەریب و لێیدەن فەرمووی لێی گەڕن خاوەن حەق مافی هەیە داوای حەقی خۆی بکاتەوە دەنگیش هەڵبڕێ و قسەش بکە ئەو کاتە چوون وتیان ئەی پێغەمبەری خوا وەڵڵی حوشترێکی بۆ نمونە ئەو 2 ساڵانە بوو 3 ساڵەیەکی لێیە زۆر لەوەی خۆی جوانتر و چاکترە پێغەمبەر فەرمووی ئەوەی بدەنێ ئەوەی بۆ بێنن چاکەکەی بدەنەوە فإن من خيركم أحسنكم قضاء باشترین ئینسان ئەوەیە کە لە کاتی دانەوەی قەرزا جوانترین دەداتەوە مادام ماڵەکەی وەکو خودی خۆی ئێستا لامان نییە بیدەنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرموو لەبەر خاتری ئەوەی بەناشرینی داوات کە شەوێ بێنێت دەمەوە ئێستا هیوامان هەیە قەرزی لات بێ تەلەفۆنێکت بۆ بکات تۆزە لە تەلەفۆنەکەیە بۆنی گلەیی لێ بێ و دەنگی بەرز بێ لە شەر بێ بەتەما بووم بۆت بێنمەوە بەس بۆ خوا یەک هەفتەی تر نادەمێت چونکە تەلەفۆنت کرد بۆ زانی پارەکەت دەخۆم تەلەفۆنم بۆ دەکەی لێم تووڕە دەبی چاو لێ نابێ وابی بەخوا مادام حەقیە قەرزە لە لات و کاتی خۆی هاتووە بە ناشرینیش داوای کاتەوە تۆ نابێ بڵێ وەڵڵی چونکە تەلەفۆنت بۆ کردم چونکە قسە ناخۆش بوو ئەگەر ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسەر ئێمە پاتایە بڕوا بکە ئەو موقیفەمان نەدەبوو ئاوا لەبەر چاوی دۆست و خۆشەویستان و ئازیزان و کەس و کار و ماڵ و منداڵتدا هاوار بکە بەسەر تا بڵێ غەدرم لێکرا و مافم خورا وەڵام من و تۆ بینەڵە بە خوا یەک مانجی کە دوایە خەم یان شتێک بێ فێری دەرسێکت کەم جارە شەشتی وان نەکەی ئاوا داوای ماف ناگرێ ئەبێ نەسیحەتێکت بکەم لە بیرن نەچێتەوە ئەو نەسیحەتی ناوێ ئەو مافی دەوێ پێغەمبەری خوا فەرمووی جوانتر لە خۆی حەقەکەی خۆی بدەنەوە ئەو مافی دەوێ ئەبێ لەو شوێنەدا تاخیری نەکەی ئەم بابەتی عەدالەت و دادپەروەریە بەشێکی زۆری ماوە لەم جمعەیەدا بە ئەوەندەی اکتیفا دەکەین جارێکی تر و لەگەڵماندا بن بەویستی خوای پەروەردگار ئینشاءالله لە جمعەی داهاتوودا لە خزمەت قورئان و ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەم بابەتە کە بەختەوەری دنیا و قیامەتی هەمومانی پێدایە و مافی هەمووان دەپارێزێ و لە بەڵام موسیبەت بە دوورمان دەکا درێژە پێدەدەین یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی لە قورئانەکەت خوای پەروەردگار باشتر شارەزامان کەی جوان جوان تێی بگەین و کاری پێ بکەین یا ڕەبی خوای لە سیرە و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باشتر شارەزامان کەی و بیکەین بە بەرنامەی ژیانمان یا الله یا شافی لەم ڕۆژە مبارەکەدا لێت دەپاڕێنەوە لەم کاتە پیرۆزەدا ئەوەی نەخۆشە خۆیان شیفای بدەی یا الله یا شافی هەر کەسێ داوای دوعای خێری لەم بەدەستە بەدەست نوێژانەی ئەم مزگەوتە کردووە خۆیان شیفای بە خێریان بۆ بنێری خۆیان ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی خۆیان ئەولادەکانمان ساڵح کەی یا ربی خوای پەروەردگار حەقی کەسمان لەسەر نەبێ کاتێ دێنەوە دیوانی تۆ یا ربی خوای حەقیشمان بەدەستی کەس نەخورێ و منداڵ و ماڵمان تووشی کێشە نەبێ لە کەسانی نەفام خوای بمان پارێزی بمان پارێزی خۆشمان نەفامی بەرامبەر بە خەڵک بکەین یا ئەرحەم الراحیمین بمان کەی بە کەسێکی دادپەروەر و عەدالەت خواز خۆشمان عەدالەت خواز بین و کاری پێ بکەین ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع
ذلكم خير لكم إن كنتم تعلمون